لە یادی 41 ساڵی لە سێدارەدانی شەهیدانی هەڵۆی سووردا مەڵبەندی پێنجی بەغداد مەراسیمێکی شایستەی بە ئەو پۆلە شەهیدە ڕێخست کە بە ئامادەبوونی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق و کەسوکاری شەهیدان و نوێنەری لایەنە سیاسی عێراقیەکان ڕێکخراو. لەو مەراسیمەدا پۆڵا شەهید سیروان تاڵەبانی لێپرسراوی مەڵبەندی بەغداد ڕایگەیاند 41 ساڵ لەمەوبەر و لەسەر دەستی درەندەترین ڕژێم لە بەغدا پۆلێک ڕۆڵەی قارەمان و چاونەترس لە سێدارە دران کە ئەو پۆلە شەهیدە لە ئەوجی دەسەڵاتی فاشیان لە ناوچەرگەی بەغداد چەندین پیاوی بەعسییان لە ناودا. ئەمڕۆ یادی ئەو کەڵە پیاوانە دەکەینەوە لە نێو یەکێک لە بارەگاکانی ڕژێمی ئەو کاتی بەعسدا و باز لە ئازایەتی و نەبەردی و قارەمانێتی شەهیدانی هەڵۆی سوور دەکەینەوە. بۆ یەجێی خۆیەتی لەم یادەدا ئەهد وەفاداری بۆ ئەو ڕێبازەی شەهیدانی هەڵۆی سوور دووپات بکەینەوە و ئاور زیاتر لە کەسوکاریان بینەوە. پاشان چەند پارچە شعرێک و وتارێک خوێندرانەوە و هەروەها وتاری بنەماڵەی شەهیدان لەم یادەدا خوێندرانەوە. پاشان خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە کەسوکاری شەهیدانی هەڵۆی سوور.